جودا جێ 2 ساڵên دەرباز بووی لە جەژنە ڕەمەزانە ئیسا پێلەکە گەشتیاران بەرێ خۆدانە جێن گشتیاریین هەرێما کوردستانê û lê sê rojên cejnê de nêzîkî 150,000 giştiyar serdana çavî landkirin lê gorî amarên desteya geşt û guzar a herêma Kurdistanê ji bo qedandina bêhnvedana cejna Remezanê 108,000 giştiyar jê parêzgehên navberast û başûrê Iraqê û welatên cîran hatine herêma Kurdistanê got berawerd be sala derbasbûyî rêjeya hatina geştyaran لە 170 زێدە گریە. زۆربیان لە خوار و ناوەڕاست هاتوونەتە هەرێمی کوردستان و لە 95 میوانخانەکان پڕبوون لە گەشتیار و ئەم گەشتیارانە هاتوونە لە ڕێگای زیاتر لە 80 کۆمپانیای عێراقی هاتوونە. دەستگاکانی ئەمن و ئاسایش بە تایبەتی ئاسایش لە بازگەکان زۆر هاوکار بووە وای کردووە کە پرۆسەکە سەرکەوتنیشی باش بەدەستبینی. دێ ڕۆژên cejnêde navçeyên giştyariyên herêmê bi rûyê giştyaran de deriyê xwe vekirin bi taybetî projeya çavîland got bi tenê divan her sê rojan de 150,000 kes seredana çavîlandkirina û beşa herî mezin a giştyaran jê parêzgehên dinya Iraqê bûn. Ev yek jî bi sedema bandoriya kanala NRT Erebiya goroleke sereke dileyîst di pêşandana sîmaya ciwan a navçeyên giştyarî û çavîlandê bû. سليمانية هي بعد يعني مدينة الربيع دائما سلێمانی بە بەردەوامی شارێکی بەهارەیە و سەیرانگای خۆشی تێدایە. ئێمە لە شاری بەغداوە هاتوین. بە بەردەوامی لە کاتی پشوەکاندا دێین بۆ شاری سلێمانی و هەرێمی کوردستان. ما پێویست دەکاتن کە مرۆڤ سەردانی شوێنە گەشتیارەکان بکات بە تایبەت چاوی دڵی ئینسان دەکاتەوە دڵی مرۆڤ دەکاتەوە بەڕاستی جێگایەکی زۆر خۆشە. هەیەمە 2 ساڵانە بێ سەردەما کریزا دارایی و ڕەوشە ئەولەهیە عراقی ڕێژەیە هاتنە گشتیاران بۆ هەرێما کوردستانێک کێم کردبوو بە ئاوایەکی ساڵا دەربازبووی لە بەهێنڤەدانە جەژنێدا 3,000 گەشتیار ڕوو لە هەرێما کوردستانê kiribûn lê ji bo îsal ew rêje ji bo zêdetir ji 108,000 geştyar bilind bûye.